ئێستا ئەو ئامار و ئەو لیست و حاڵەتانە خوێنبوو کە لە ساڵی 2021 بە دەستی سەنتەری گەیشت و راپۆرتی لەسەر کردووە. لە میان ساڵی 2021 353 پێشێڵکاری بەرامبەر بە 260 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی کراوە. لە نێویاندا 189 ڕێگری جیاکاری هەبووە. هەروەها 81 پێش و لێدان و سوتایەتی، 25 دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا، 25 کەیسی زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 13 کەیسی هەڕەشەکردن، هەروەها 7 کەیسی شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی. لەگەڵەوەشدا 1 کەیسی تەقەکردن لە ڕۆژنامەنووسان هەبووە. هەروەها 4 کەیس و حاڵەتی ڕۆژنامەنووسی حکومدراو بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەوانی هەبووە. هەروەها 2 کەیسی هەڵقان لەسەر داخستنی بارەگای کەناڵەکان هەبووە. 6 کەیسی پڕکردنەوەی بەڵێننامە لەلایەن دامەزراوەکانەوە هەبووە.